بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە ژمارە باز لە ئاماری ژمارەی دانیشتوانی جیهان دەکەین بە جۆرێک بە پێی ماڵپەڵی وۆڵد میتر لە حەوت وڵاتی جیهاندا نیوەی دانیشتوانی جیهان دەکەونە حەوت وڵاتی جیهانەوە لەگەڵمان بن ئاماری ژمارەی دانیشتوان و قەرەباڵغترین شارەکانی جیهان و خۆرهڵاتی ناوەڕاست دەخەینە ڕوو. ئەگەر سەرەتا لە ژمارەی دانیشتوانی جیهانەوە دەست پێ بکەین لە کۆتایی 2022 ژمارەی دانیشتوانی جیهان گەشتۆتە 8 ملیار کەس وا پێشبینی دەکرێت بە پێی ئامارەکانی نێرتەوە یەکگرتووەکان لە 2035 بۆ 2040 ژمارەی دانیشتوان دەبێتە 9 ملیار کەس واتە لە 10 ساڵی داهاتوودا ژمارەی دانیشتوانی جیهان ملیارێک کەس زیاد دەکات. بەڵام ئەگەر بچین سەر قەرەباڵغ گەورەترین وڵات لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە چینمان هەیە کە 1 ملیار و 454 ملیۆن کەسە پلەی یەکەمی گرتووە. دوای ئەوە هێندستان 1 ملیار و 417 ملیۆنە بەپێی ئاماری نەتەوەی گرتوەکان لە ساڵی 2030 وڵاتی هێندستان لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە پێش چینیش دەکەوێتەوە لە 2030 دەبێتە یەکەمین وڵات کە ئێستا دووەمین وڵاتە. سێم وڵات ئەمریکایە 336 ملیۆن کەس دواتر ئەندەنوسیا دێت 281 ملیۆن کەسە دواتر وڵاتی پاکستان دێت 232 ملیۆن کەسە پاشان نایجیریا 220 ملیۆن کەسە بەرازیل 216 ملیۆن کەسە بەنگلادیش 169 ملیۆن کەسە پاشان نۆەمین رووسایە 146 ملیۆن کەسە مەکسیک دەمین وڵاتی جیهانە 132 ملیۆن کەسە. ئەمە دە وڵاتن کە زۆرترین ژمارەی دانیشتوانیان هەیە. بەڵێ دانیشتوانی عێراق دیارە عێراق لە ئێسادا بەپێی ئاماری نەتەوەی گرتوەکان تامەوەکو مانگی سێ عێراق 42 ملیۆن و 624,822 کەس بووە. عێراق پلەی 36مین وڵاتانی جیهانە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە. بەڵێ ئەگەر بچینە سەر شارە 5 قەرەباڵغترین شارەکانی جیهان یەکەمیان تۆکیۆیە لە وڵاتی یابان ژاپۆن ژماری دانیشتوانەکەی 37 ملیۆن و 274,000 کەسە. دومیان دەلهیە شاری دەلهی لە هێندستان 32 ملیۆن و 65,000 دانیشتوانی هەیە. ڕیزبانی سێم شانگهای لە چینە کە 28 ملیۆن و 516,000 کەسە. دواتر داکا دێت داکا لە بەنگلادیش پایتەختی بەنگلادیش 22 ملیۆن و 478,000 کەسە. پێنجەمین شاریش لە ڕووی قەرەباڵغیەوە ساو پاولۆ لە بەرازیل کە ژماری دانیشتوانەکەی 22 ملیۆن و 429,000 کەسە کە بە پێنجەمین شاری قەرەباڵغی جیهان ساو پاولۆیە لە وڵاتی بەرازیل. بەڵێ بچینە سەر قەرەباڵغترین شارەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست یەکەمیان ئیستەنبول لە تورکیا 15 ملیۆن کەسە ژمارەی دانیشتوانەکەی بە قەرەباڵغترین شار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنرێت. دومیان قاهیرە لە میسر کە ژمارەی دانیشتوانەکانی 10 ملیۆن کەسە. پاشان تاران دێت لە ئێران پایتەختی ئێران 9 ملیۆن و 39,000 کەسی تێپەڕاندووە. ئەمە ئاماری کۆتایی 2022. بەڵێ پاشان بەغدای پایتەختی عێراق دێت کە لە 2023 ژمارەی دانیشتوانەکانی زۆر زیادی کردووە بووە بە 9 ملیۆن و 6,000 کەس لە بەغدای پایتەختی عێراق و بۆتە چوارەمین شاری قەرەباڵغی خۆرهەڵاتی ناوەڕاست. پێنجەمیان ریاضە لە سعودیە ژمارەی دانیشتوانی 6 ملیۆن کەسە. ئەوەی کە بینیتان ئاماری ژمارەی دانیشتوان و قەرەباڵغترین شارەکانی جیهان و بەخوای گەورەتە نەسپێرین.